خوای گەورە میێرەبان زۆر سپاس بەڕێزان ئەمڕۆ لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری شارەوانی کاک ساسان عەونی و بەڕێز پارێزگاری هەولێر کاگومێت خۆشناو و بە ئامادەبوونی بەڕێزان کاک تاریق قایمقامی کۆیە بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر مامۆستا لوقمان و بەڕێوەبەری پەروەردەی کۆیە مامۆستا شەیەن و بە ئامادەبوونی برای بەڕێز کاک ڕزگاری عومەر سێنارەیی ئەمڕۆ لێرە لە قەزای کۆیە بەردی بناغەی قوتابخانەیەکی هەژدەپۆلیماندانا کام قوتابخانەیە دانرابوو کاک ڕزگار دروستی کا بە خۆبەخشی لە یەکێک لە گەڕەکانی پارێزگای هەولێر بەڵام لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسعود بارزانی و لەبەر پێویستی قەزای کۆیە بە فراوانکردنی ژێرخانی پەروەردەیی بڕیاردرا لەسەر ئەمری جەنابی سەرۆکی حکوومەت ئەم قوتابخانە هەژدەپۆل لێ بێتە قەزای کۆیە. قەزای کۆیە لە ڕووی پەروەردەییەوە پێویستی بە خزمەتی زیاتر هەیە. ئەمە لە وەزارەتی پەروەردە لە ڕۆژانی ڕابردوو ڕەزامەندی وەرگیراوە بۆ فراوانکردنی دروستکردنی ژووری نوێ لە قوتابخانەکانی ئامادەیی کۆی کچان و ئامادەیی تەقتاق و هەروەها قوتابخانەی باکووری بنەڕەتی و کارکردن لەو پرۆژانەی دیکەش لە ساڵی ئایندا لە کۆیە بەردەوامە بێ چ بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکان و لەگە بەڕێز قایمقامی کۆیش ئێمە کۆبوونەوەیەکمان کردو بە ئامادەبوونی بەڕێوەبەری پەروەردە بڕیارمان لەسەر هەندێک بابەتی پێویست بە ئەو دۆخە کرده بوو کە چەند قوتابخانەیەکمان لە کۆیە داخراوە 3 قوتابخانە و 2 باخچەمان لە کۆیە داخراوە و قوتابیان تەوزیع بە ناوەندەکانی دیکەی خوێندن کراونەتەوە لەبەر هەندێک بارودۆخی تایبەت بەم سنوورە بۆیە پێویست بووە کە هەنگاوی جددی بنین وەکو بەڵێنماندا بوو کە ئەم قوتابخانەیە لە کۆیە دروست دەکرێت جەنابی سەرۆکی حکوومەت ئەمری کردووە کە قوتابخانەکە لە هەولێرەوە بگوازرێتەوە بە قەزای کۆیە و بە شێوازێکی خێراش بە کابینەی دژاگر لە ئایندەیەکی نزیک دەسەکەین بە دروستکردنی چەند قوتابخانەیەکی دیکەش بە تایبەتیش بۆ قوتابخانانەی لۆدێکی زۆریان کەوتووە سەر بەهۆی دابەشکردنی ئەو قوتابیانەی کە لە ئەنجامی دۆخی تایبەتی قەزای کۆیەوە هاتبوو. دووبارە پیرۆز بێ لە دانیشتوانی ئەم سنوورە لە قەزای کۆیە و دڵنیاییشە دەینەوە کە ساڵی خوێندنی 2023 دەستێکی زیاتری ئاوەدانی چ لە ڕووی دروستکردنی ژووری نوێ لە قوتابخانەکانی کۆیە و هەروەها چ لە ڕووی نۆژەنکردنەوەی قوتابخانەکان لێرە بەردەست دەبێت ئینشاءالله و زۆر زۆر سپاس. وەکو وەزارەتی پەروەردە لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەکانەوە هەر دەرخستەیەکی نۆژەنکردنەوەمان بە سیستمی ئەلیکترۆنی بۆ هاتبێ ئێمە ناردوومانەتە وەزارەتی دارایی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی مانگ و نیوی ڕابردوو 10 ملیار دیناری بەس بۆ ئەم بابەتە تەرخان کردو ڕەزامەندی داوە هەموو نۆژەنکردنەوەکانی ئەمە لە وەزارەتی دارایی گەڕاوەتەوە داوامان لە هەموو پەروەردەکان کردووە. ئێستا لە کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت ڕەزامەندی داوە لەسەر دروستکردنی 194 ژووری نوێ لە ناوەندەکانی خوێندن لە بەشێکیان دەستی پێکراوە پێم وابێ لە کۆیش ئێستا لە ئامادەی کۆیە و لە ئامادەی تەقتەق دەستکراوە بە دروستکردنی ئەو ژوورانە. بەشێکی دیکە هەندێک ڕێکاری تایبەت بە خۆیان ماوە ئەو پەروەردەیەیان ئەو بە حافەزەیە ڕێکاری تایبەت بە خۆی ماوە لەنا کارەکان لە ڕووی هەندەسی و لە ڕووی مالی و لە ڕووی کارژێڕی لە وەزارەتی داراییش تەواو بووە. جالەوە 6 ملیار دینار بەس بۆ تەرخان کراوە بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکان لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەت لە ماوەی مانگ و نیوی ڕابردوو ڕەزامەندی هەمووشیان درراوە. چەند ڕەزامەندیشی کەمان ماوە لە وەزارەتی مالیە لەگەڵ ساڵی نوێ لە 2023 ڕەزامەندی ئەوانەش وەرەگیرێ. من دەمەوێت بڵێم لەم کابینەیە کە لە 15 حوتی 2019 دەست پێیەکە تا ئێستا 72 قوتابخانە یان 72 قوتابخانە و باخچەی نوێ کەوتۆتە بواری خزمەتەوە و ئەوەی کە ئێستا لە بەردەستایە لەلایەن خۆبەخشەکانەوە زیاتر لە 15 قوتابخانەیەکە لە هەرێمی کوردستان دروست دەکرێت و زیاتر لە 30 قوتابخانەی دیکەش لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت 46 ملیار و 524 ملیۆن دیناری بۆ تەرخان کردو بۆ تەواوکردن لە بەشێک لە شوێنەکان دەستیان کردوتەوە بە پرۆژەکان لە بەشێکیان لە پارێزگای دووەک لە ئیحالەکردنان هەندێکیان ئیحالەش کراون هەندێکیان لە تەندەرین و ڕاگەیاندان. بەم شێوەیە ئێمە بەردەوامە بین لەسەرەوەی کە بتوانین ژێرخانی پەروەردەیی خۆمان فراوانکەین بەڵام پێویستمان بە ئیمکانەتی زیاترە بەڵێ بە دڵنیایی پێویستمان بە ئیمکانەتی زیاترە بەڵام ئەوەشی کە بەلامانەوە گرنگە بۆ کۆیە وەکو بەڕێوەبەراتی پەروەردەی کۆیە درێغیمان نەکردو ئەهەمیەتێکی تایبەتیشمان پێداوە بە تایبەت بەهۆی ئەو دۆخە نەخوازراوانەی لەم سنوورە هەبوون کە
قوتابیان تووشی جۆرێک لە شڵەژان و بارێکی دەرونی زەحمەت بوون بەڵام گرنگە لێرە ئێمە تەرکیز بە کۆیە تەرکیز خێنەسە کۆیە بە تایبەتیش لە دوای ئەوەی کە چەند قوتابخانەیەکمان داخستووە و لۆت لەسەر قوتابخانەکانمان دروستوە بەڵام دەمەوێت سوپاسی هەموو لایەنە معنیەکان بکەم لە جەنابی پارێزگار بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر جەنابی قایمقام بەڕێوەبەری پەروەردەمان مامۆستا شەهێن کە زۆر ئازایانە و زۆر میهەنیانە مەعامەلەی لەگەڵ ئەو دۆخانە کردووە و بەڕێزانیش لە شارەوانی هەموو لایەنە پەیوەنددارەکان کە هاوکارن لێرەش لە کۆیە قوتابخانەیەکی دیکەش بە شێوەیەکی خێرا بە کابینە دروست دەکەین بۆ ئەوەی کە بتوانین ئیستیعابی ژمارەی ئەو قوتابیانە بکەین کە لۆت کەوتوتە سەر هەندێک قوتابخانە. بەڵێ کۆبوونەوەمان لەسەر ئەو بابەتە کردووە وەکو هەنگاوی یەکەم تەوزیعاتێکراون بەسەر ناوەندەکانی خوێندنە و تیمێکی ڕێنمایی کاران لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێرەوە بە هەماهەنگی لەگە بەڕێوەبەراتی پەروەردەی کۆیە بۆ ئەوەی کە ئامادەسازی زەمینە سازی دەرونی بۆ قوتابیان بکەن سەردانی ئەو ناوەندانی خوێندنیان کردو بۆ کارە هەساون کارێکی باش لەو بارەیەوە کراوە ئەوەشی کامێنێتەوە تەوزیعاتیانە ناو ئەوان دەوامیان نەفەوتاوە ئەو قوتابیانەی کە قایم قامیات بەڕێوەبەراتی پەروەردەی کۆیە بە پێ و پلانی کە دایان ناوە داوامی ئەو قوتابیانە نەفەوتاون و ئەو چەند ڕۆژەشی کە داوامەکانیان فەوتان قەرەبوو کراونەتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا ئەوان لە پرۆسی خوێندنان واتە خوێندنیان ڕانەگیراوە. تاریخ با منیش هەر بۆ کێنیانی بژمێرم کە حکومەت چێکە بەس لە کۆیە 71 ملیۆن دینار بەس بۆ هەردوو قوتابخانەی ئامادەیی کۆیەکچان و ئامادەیی تەقتەق دابین کرا و ئێستا ژووری تیا دروستەکرێت ئێستا ئیشی تیا کرد ئەمە یەک وەک وەزارەتی پەروەردە جەنابی قایمقام ئەزانێ لەسەر ئەمری جەنابی سەرۆکی حکومەت 200 ملیۆن دینارمان تەرخان کردووە بۆ ئەوەی بە سەریعی دوو قوتابخانەیەک بە کابینە و لە ڕێگاش لەگە مامۆستا شەهێن گفتوگۆیەوەمانە کرد هەموو شتەکانیمان تەواو کردووە دیزاین و دەرخستەکەیمان تەواو کردووە جەنابی سەرۆکی شارەوانی قایمقام ئاگادارن زەویان تەرخان کردووە بۆ ئێمە لە سەر داهاتی وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان ئەو قوتابخانەیان بۆ دروستکەین بە سەریعی قوتابخانەی باکووری بنەڕەتی ژووری تیا دروستەکەین قوتابخانەیەکی دیکە هەل لە کۆیە 4 ژووری تیا دروستەکەین پێشتر مامۆستا شەهێنم ناردووە 4 ژووری تیا دروستەکەین لە ئامادەیی کۆیە هۆڵێک دروستەکەین وەکو وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان و هەروەها لە قوتابخانەیەکی دیکەش کە نۆپۆلیە لەسەر بودجێ حکومەتی هەرێمی کوردستان کارکردن تیایە بەردەوامە بێ دەست پێکات قوتابخانەی ئاشتی قوتابخانەی ئاشتی بەڵێ ئەوەش ئەو کارانن کە حکومەتی هەرێمی کوردستانێکن لە کوردستان پێویستمان بە 2000 بینای نوێ هەیە بۆی کێشەی داوامی نەوێنێ بەڵام هەموو جهودەکانمان بە ئاراستەی ئەوەیە دروستکردنی ژوور و هەروەها نۆژەنکردنەوە و هەروەها دروستکردنی بینای تازە چه ئەوانەشی کە حکومەتی هەرێمی کوردستان هانیان دەداوە بەخشەرە بەڕێزانەی خەڵکانی بەڕێزی وەکو کاگرزگار کە ڕۆژانە دەیان بینی لە شار و شارۆچکەکانی کوردستان دەست پێشخەریان هەیە بۆ دروستکردنی قوتابخانەی نوێ کە ئەمە بۆ خۆی گرنگی هەیە لە پاڵەوە حکومەتی هەرێمی کوردستانیش بودجەی بۆ هەموو پارێزگاکان دیاری کردو بۆ نمونەیە ئێستا لە سلێمانی زیاتر لە 5 ملیار و 500 ملیۆن دینار تەرخان کراوە بۆ تاواوکردنی قوتابخانە تاوا نەکراوەکە لە دوهۆک نزیک بە 4 ملیار و 600 ملیۆن دینار تەرخان کراوە بۆ تاواوکردنی قوتابخانە تاوا نەکراوەکان ئێستا لە هەولێر لە هەندێک شوێن بەشێک لە کۆمپانیەکان دەستیان کردوتەوە بە دروستکردنی قوتابخانەکان بەشیش کەشیان داوای سەحبی عملیان کردووە یان داوای ئەویان کردووە کە گرێبەسەکان کۆتایی پێبێنرێ لەبەر فەرقی پارە بەڵام بەشیشیان دەستیان کردوتەوە بەیش ئەوەش ئەو ویشانەیە کە حکومەتی هەرێمی کوردستانێکە بەتەنها ئەم ساڵ جەنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان هەتا ئەمڕۆ کە لەگەڵ جەنابە قساکەم 18/12/2022 104 ملیار دیناری بۆ کەرتی پەروەردە تەرخان کردووە 104 ملیار دیناری بۆ کەرتی پەروەردە تەرخان کردووە بەشێکی زۆر لەمانە خەرج کراوە ئەوەی دیکەش ئێستا لەژێر پرۆسەیە و بەشێکیشی ڕازگۆ بم لەگەڵت دەستی پێ نەکردێتەوە لەبەرەوەی لە هەندێک شوێن سیویلە نییە زۆر سوپاس دەستان خۆش